هەرچەند ڕێژەی تۆشبوون بە کۆرۆنا لە وڵایەتی کالیفۆرنیا هێشتاش زۆرە، کەسانێکن کە بۆ بەرهەمهێنانی خواردن بۆ خەڵکی نەدار ئامادەن. ئەوەیش کاریگەری هەیە لەسەر پەروەردەی منداڵان بە بەرهەمبوونی شوێنی کارەکان و هەروەها باری تەندروستی دەرونی و فیزیکی خراپتر دەکات. ئەڵ و هاوڕێکانی گروپێکی سەرەکی بووە کە خۆبەخشانە کارم لێ کردووە و مەبەستی سەرەکیشم بۆ ئەوەی ئەم کارم کردووە ئەوەیە کە ئەم گروپە لە قاتی خوارەوە لێرەیە و من وەک پردێک ناوی دەبەم، پردێکە لە نێوان ئەو خەڵکەی کە دەیانەوێ پارە ببەخشن و نایانەوێت لە ڕیزی پێشەوەدا بن و ئەو خەڵکەی کەوتونەتە خوارێ. ئێمە ڕاست پردێکین لەو بەر و هەر شتێک بۆ ئێمە دێت یەکسەر دەچێت بۆ ئەو خەڵکەی کە ئێمە پێیان دەڵێن میوانەکانمان. ئەم خزمەتگوزاریە باشەی خواردن کە بۆ ئێمەی دابین دەکەن، ئێمە زۆر بەختەوەرین کە خاوەنی ئەوەین و ئەوە نزیکەی چەند ساڵێکە کە ئەوە بەڕێوە دەچێت. من جاروبار بەشداریم تێدا کردووە و پێم خۆشە. سپاس و پێزانینم هەیە. ڕاستیەکەی ئاساییە پێویستت بە یارمەتی بێت و ئێمەش زیاتر لەبەرەوە سپاس دەکەن کە لێرەیە. دەزانی مەبەستم چییە؟ خەڵک لەوانەیە نێنە دەرێ و بڵێن کە یارمەتیمان پێویستە، بەڵام هەموو خەڵک زۆر بەلایەنەوە بە نرخە. ئێڵ و هاوڕێکانی یەکێک لەو ڕێکخراوانن کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا خواردنی باشیان دابین کردووە بۆ ئەو خەڵکەی پێویستیان پێێتی. هەموو بەیانیانی ڕۆژی یەکشەمە نزیکەی 80 تا 120 کەس ڕادەوەستن بۆ وەرگرتنی خواردنێکی گەرم و خەڵکێکی زۆر خواردن دەبنەوە بۆ منداڵەکانیان و بنەماڵەکانیان. ئەو شتێک کە خەڵک پێویستیان پێیەتی خواردنە. بۆیە من و هاوڕێکانم و جیرانەکانم پێکەوە کۆبووینەوە، دانەدانە لە دەرگاکانماندا و گوتم دەزانن ئەوە شتەکەیەک قرارە ڕوو بدات. مانگی جارێک خواردنمان ساز کرد بە شتومەکە بەخشراوەکان، ئەوە بۆ ماوەی ساڵ و نوێک درێژەی کێشا. لە پاشان خەڵک لیان دەپرسیم کەی دیسان دێیەوە یان بۆ هەفتەی ڕابردوو لێرە نەبووی. من دەمویست ئەو دۆشەکە بم کە لەسەر عەرز ڕاخراوە بۆ ئەوەی کاتێک کەسێک بەردەبێتە خوارێ هەمووی ئێسکەکانی لەشی نەشکێن. ئەو خەڵکەی خۆبەخشانە کار دەکەن لە 10 ساڵەوە تا 70 ساڵیان تێدایە لە هەموو چین و توێژێک. هەندێکیان ئەوانن کە پێشتر خۆیان یارمەتیان وەرگرتووە، بەڵام بەسەر کۆسپەکانی ژیاندا زاڵ بوون و ئێستا خۆیان یارمەتی دەکەن. ئاوا هۆما، دەنگی ئەمریکا، کالیفۆرنیا.